باڵویزی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان دەڵێ فەرمانی ڕووسیا بۆ ناردنی هێزی ئاشتی پارێز بۆ ئۆکرانیا قسەی پوچ و بێواتایە. بایدن بازرگانی قەدەخە دەکات لە هەرێمی ڕۆژهەڵاتی ئوکرانیای کە رووسیا پێناسین بەسەرخۆبوونەوەی کردە. یەکێتی ئەوروپا ڕەچاوی سزاکانی دژ بە رووسیا دەکات بە هۆی دانپێنان بە جیاهازەکانی ئوکرانیا و ناردنی هێز بۆ وڵاتە. برنامه کورد کنکشن دنگی امریکا ل واشنگتن پایتخت سلاو و رزه من صالح دمیجر بو بینر نیجا لایمریش وجاین دیلان ایدمتان خوش. کۆشکی سپی دەڵێ سەرۆکی ئەمریکا جۆ بایدن لە ڕۆژی دووشەمە فەرمانێکی واژوو کرد بۆ قەدەغەکردنی بازرگانی و سەرمایه‌گوزاری لە نێوان تاکەکانی ئەمریکا و دوو ناوچە کە لە ڕۆژهەڵاتی ئوکرانیا جیابوونەتەوە و لەلایەن رووسیا وەکو سەربەخۆ دانیان پێنانراوە. قەدەغەکردنەکە سەرمایه‌گوزاری نوێ دەگرێتەوە لەلایەن هەر ئەمریکاییەک لە هەر کوێ بێت و هەروەها هاوردەکردنی ڕاستەوخۆ یان نەڕاستەوخۆ لە شتومەک و تەکنۆلۆژی لەو ناوچانە. بالیۆزا ئەمریکا لە نەتەوەی یەکگرتی لێندا تۆماس گرینفیلد گوت بریارە رووسیا یا شاندنا هێزن پاراستنا ئاشتیە وەکو رووسیا بەناو دەکە بۆ ڕۆژهەڵاتی ئوکرانیا ئەو بێواتەیە. تۆماس گرینفیلد گوت پێناسینە رووسیای بە سەرخۆبوونە هەردوو هەرێمین ڕۆژهەڵاتی ئوکرانیا ئەو بەشێکە ژە هەوڵە مۆسکۆ یا چێککردنا بەهانەیەکی ji بۆ ێریشکردنێکە بهتر یا ئوکراینایی. گرینفیلد لە جڤاتە ئەولەکاریە نەتەوەی یەکگرتی گوت دێ ئەنجامین کریارین رووسیای gelekî xerabin li ser Ukrayna, Ewropa û seranserî cîhanê û eger Mosko bêhtir biçe dê ziyanên mirovî pir mezin bin. جۆزێف بۆرێڵ بەرپرسی ڕێوازی دەرەوەی یەکێتی ئەوروپا دەڵێ وەزیرانی دەرەوەی یەکێتیەکە لە ڕۆژی سێشەمە ڕەچاوی سزاکانی دژ بە رووسیا دەکەن بەهۆی دانپێنان بە ناوچەکانی جیاخوازی ئوکرانیا و ناردنی هێزێکی زۆرتر بۆ وڵاتی دراوسەیە. بۆرێڵوتی بێگومان وەڵامان لە شێوەی سزان دەبێت کە وەزیران بریاری لەسەر دەدەن. ئەو لە پاریس بە پەیامنیرانی وت دڵنیام بریارێکی کۆدەنگی دەبێت دەشڵێت ناوەڕۆکی ئەو پیاوانە کە شیانی هەیە بریاری لەسەر بدەن لە کۆبنەوەی سەر لە بەیانی وەزیرانی وڵاتانی ئیندۆپەسیفیک ئامادەکراوە کە لە پاریس بەڕێوەچوو و بریارەکە ئەمڕۆژ پاش نیوەڕۆ دەدرێت. نونەرێکی هەرێمە دۆنێتسک لە ڕۆژهەڵاتی ئوکراینایە ئیرۆ سێشەمێ ئەدعا کرد کۆ هێزên رووسی نها لێ دۆنێسک و لوهانسکن. ڤلادیلێس سلڤاڤ ببورن برێگ جیگرێ سەرۆکێ جڤاتە کۆماری یا دۆنێسک ji ئاجانسا ئەسۆشیێتد پرێس را گوت ڕاگەهاند کۆ ئارتێشا رووسیای سینۆرên دۆنێسک و لوهانسک دەرباسکردنە و cihên xwe li Bakur û Rojavayê Komarê girtine. Wî herwiha got dibe ku hêzên Rûsî alîkariya rahênana wan bikin ji bo kontrolkirina sînorê bi hikûmeta Ukraynayê re bi heman şêweyê Abxazya û Otêsa Bakur li ser sînorê Rûsya û Georgiyayê. سەرۆکوەزیری کۆریای باکوور جەیمۆنیان لە ڕۆژی سێشەممە پشگیری خۆی بۆ سەروەری ئۆکرانیا و خەکەکەی دەربڕی لە نیوان ترسی پەلاماری ڕووسی بۆ سەر ئۆکرانیا و لە وڵاتانی تر داوای کرد لە ڕێگەی دیالۆگەوە بارودۆخەکە چارەسەر بکرێت. مون لە کۆبنەوەیەک لەگە ناکاودا لەگەڵ کەربەدەستانی ئاسایشی نیشتمانی و ئابووریدا ڕێنەماییان کرد بۆ خۆ ئامادەکردن لە کاریگەریەکانی ئابووری لەسەر کۆریای باکوور ئەگەر بێت و تەنگەژەی ئوکرانیا هەروەها بەردەوام بێت و ئەمریکا سزاکانی بەسەر رووسیا بسەپێنێت. وەزارەتە دەرەوەیە چینێ ئیرۆ سێشەمێ گوتە ئەو ڕەوشە ئوکراینایە دشۆپینەوە بانگ لە ئالیین پەیوەندیدار کرد خۆراگر بن دەمەکێدا کۆ وڵاتین ڕۆژاوا سەرۆکی رووسیا ڤلادیمیر پۆتین شەرمەزار کرد پشتی وی فەرماندا هێزن خوا کۆ دەرباسی هەرێمên جوداخوازên ڕۆژهەڵاتی ئوکراینای بن ji bo xwedûrxistina ji rixneyên derbarê livên dawiyên Rûsyayê peyvdarê wezareta derveya Çînê Wang Wenbin got ku pêvajoyên doza Ukraynayê ew bi awayekî nêzik girêdayî derengmayîna cîbecêkirina rêkeftana Minsk tûye. Li dor berdewamiya karê balêzxanaya Çînê li Kiev, Wang got dê erkên dîplomatîkên Çînê peywendiyê li gel welatî û karsazên Çînê li wer bikin.
سەرۆکوەزیری بریتانیا بۆریس جۆنسن لە ڕۆژی سێشەمەوەتی بریتانیا دەست بەجێ سزا ئابوووریەکان دژ بە رووسیا پێشکەش دەکات و بە ڤلادیمیر پوتین هۆشداریدا لە هێرشکردنە سەر ئۆکرانیا. جۆنسن وتی پوتین بە تەواوی یاسای نێونەتەوەیی پچڕیوە و سزاکانی بریتانیا نەک تەنها ناوچەکانی دۆنێسک و لۆهانس دەگرێتەوە بەڵکو تا ئەو ڕادێ بکرێت بە توندی بەرژەوەندەکانی ئابووری رووسیاش. سەرۆکوەزیری بریتانیا بۆریس جۆنسن گوت ئەگەر رووسیا یوکرانیای داگیر بکە وێ پوتین ببینە کو ئەو گەلێکی شاشە. وەزیرە سەغلەمیەژی هەروەهای بریتانیا ساجد جاوید گوت عێریشا رووسیای لە دژی یوکراینای بەڕاستی دەست پێ کریە و ji ber vê yekê dê Brîtanya cezayên deyne ser Rûsyayê. Ji bo şîrvekirina vê mijarên ha şîrvekarê siyasî Ezîz Osman ji Londonê bi riya Skype bi me re ye. Dem baş Mamoste Ezîz, tu dibêjî Brîtanya dikare çi qas dûr here di rûberûbûna Rûsyayê de? وەکی hûn dizanin tedî Brîtanya bi taybet bi gelekî aloziyê wê bi wê wextê çûyî de berî salek û 2 sal û 3 sal bi Moskow re hebûn taybet wextê ew مخالفی اپوزیشنی روسال بریتانیا gelek ji wanakê dixwestin wanakê bikujin bi jehre Brîtanya her demî dixwest Putin bi rengekî bisekinîne. Ji vê mesela Ukrayna de bi rastî jî Brîtanya û Amerîka bi taybet cudayî Ewropa dixwestin Putin şaştîke wa bike. گوبکی ام کار بیرا خبینن و دما وقتی گو صدام کت کویت ده هنگی جی امریکا و بریتانیا و کی لامپاسوس دانا صدامش بو بکوی کویت ده افجی تخواستن برنگه کی شاشتی که بکی بوتن و درباسی اوکرانیا به برنگه کی ایرو بوتین جی تدی او جحوا قالك حساباتي خود كرين ويجي قالكي زوبزو غافي خو نتابتن نا كاريبو باش دي جي فغري و نا كاريبو دايركت جي بكبي اوكرانيا دا بيشاي ماغو في مثلا هردو مقاطعي قول بيناسيني بوان بكش خب برزمنه في درباره ده يا ماموس عزيز يعني ام دزانن کو ایدی زحمت جبو پوتین کو اوقاس هزن و عالی بلاف کری جاره کدن وکشینه کو نزدیکی 150,000 سرباز روسینه و دمه لبریتانیا او هيا او هستا هيا کو ایدی نمایا کو روسیا وگره و تواوا ایدی یعنی وقت بیژن تمام ایدی شر دست بکریه راست برنگه کی بوا بریتانیا فکر دکین و اف گاوا گو هات اویتن اف گاوا شربو دستپیکا گاوا گو درباس بونا روساج اوکرانیا نیر دوی دریبا بویرنگی لید میزینن و بریتانیا هلوستا خدا خویا کنجی ابدو هفتیا باش سرد سکنی ایروجی بوتن از منبه ورن کارم گلکی پاش دفع گری و چوناوی درباسی اوکرانیا و کیف وانا که جبه بپیچکی تدی او بوتین جی بخوا هنکی نگلکی ولو گاوه زو کاری باویجی او جی گلک با حسابات که انو مجتمعی جهانی قبول نکی جیره جبو ویرنگی جی اد بجم بوتین کتین ها نقبا دو آگرادا نکاری وکشی جی و نکاری جی زور برنگه کی ولو بلوق بردوام بکی بجم ویرنگی بریتانیا لید میزینه مامۆستا عزیز ینی بۆریس جۆنسن بەری کەمی دەمژمێرێکێژی دەمژمێرێکی بەرێ ڕاگەاند کۆ بریتانیا جەزادان سەر 5 بانکین رووسی و 3 کەسایەتیان ئەف جورە جەزا چ قەس دکارن رووسیای بێشینن و گەلۆ دکارن کاریگەر بن ینی باندۆرێکی ڕاستەڕاست لەسەر عەردێل رووسیای بکەن نوکه اف کو او تدی سکشنا سر چند با 5 بنگی روسی دانی وکی تا گوتی راست بری همه شغل ساعته که اف بیان در کتج لندنی از نبه ورم که او تأثیرات زور ویلی بکی لی بس گلک کاغذی دی هنه دستی بریتانیا و حوال بنده بریتانیا وکی امریکا بتایبت و فرانسا کارن راستی موسکو بیشنن گلک کاغذی دی هنه کار بینن مسئله آبوری وانا که دریا غازی دا دریا ریه دیپلماسی گلک ریاد هنه کارن بود
اکونومیا روسیا باشه مامۆستا عزیز ببوور ێزا خافتنەتە دبرم ینی جۆنسن هەروەها گوت ئەمێ ڕێ نەدن رووسایە کۆمە بخەن وەک بێژێ تەڤلی شەرەکی بکە یانژی تەڤلی ئەم ببێژن هاتی گوتن تەڤلی بوونا وی شەڕی بکە وێ دەمێ بریتانیا دکارێت چاوە ئالیکاریە بە ئەمریکا بە ئەوروپیان ڕابکە ji بۆ نەهیشتنا شەرەکی وها تدی بريطانيا بتايبت ريكوي هي جميجوت بريطاني ودائما بريطاني بخوب دستيق وناكوي شراد كي بوكالت بفيرنجي هناك جواكي مديت بقلق جهادا بريطانيا جها تشتيو دخست بكي نبدا استيقا هذا بيجم اف بريطانيا جي قلق حسابق وكريو آري كاربن بأوكرانيا ربط ريه سلاح ويارمتيه بيرا وكي دي جيب ايكونومي كاربن روسيا بيشين قبل بيشا بريطانيا هيا بس وكي شري دايركتي شري تشكداري بريطانيا قال لك فكري بريك باغافي ولو بابي شو يقينا كم بريطانيا باغافي ولو شو اف ديارك نا امريكا نا بريطانيا نا اوروبي باوكي راس بشر درباس نابن يعني بتشكداري درباس نابن لبحث جزائر لكن تدبيجي دفان دمجميرن بيشتا و تشب باج اليه سباندنا جزائر تشج اليه امريكا تشج اليه اوروبيان واجي اگر تو كرتي برسبامدي بینه تدی دست بکرن براستی جی چه فرانسا چه بریتانیا چه امریکا ایرو آلمانیا هبری نیف ساعته که جی او جی بیانک در خصن گوی برنگ کی آبوری تندی و بر پیشیار بودن بسک بله خالت الزلال بو ما مستعزیز بشیروکار سیاسی عزیز عثمان تجلون داری مروی گلکس باش بودماته ئۆکرانیا ڕۆڵێکی هەرەگرنگ یاری دەکات لە ئاسایشی خۆراکی جیهانیدا بەڵامەگەری هێرشی سەربازی رووسیا و بەڵاوبوونەوەی هێزی دەریایی لە دەریای ڕەش هەرەشەی لە تێکدانی هەناردەی گەرم و جۆ یان دانەوێڵەی ئۆکرانیا دەکات کە لەوانەیە کاریگەری لەسەر پێداویستە جیهانیەکان هەبێت. ئۆکسانە بێدرانکۆ ئەم راپۆرتایی ناردووە و هاوکارمان هاتین مەحموود پێشکەشی دەکات. لە گۆر چاودێریە ئابووریە ئالۆز ئۆکراینە زێدەتری 6 سەدەج دەخلودانێت جیهانێ بەرهەمتێنیت ji ber veyekê eger şer di navbera Ukrayna û Rusyada durust bibît dê karîgerî li seranser cîhanê hebît li gor pisporê xwarinê Alex Smith. Welatê ku herî zêde pişt bi genimê Ukraynayê dibasît Lubnan bû. Pêncî ji sedî dehata genimê wan di sala 2020 da ji Ukraynayê dihat. Libya û Yemen hejmareka berbiçav hebû. Li ev her sê li vê dawiyê rastî nakokên mezin hat. Niha bi rastî ew serêderî digel bilindbûna bihayê xwarinê û rewşên xirab yên nebûna evlehiya xwarinê dikin. Şaraza dibêjin eger nûkekê masîr peydakirina dexludanî da çêbibît, bazarên cîhanê de rastî şûkê bin. Bi girêdayê Ukrayna hejmareka mezin ya kitaban tên firotin bo welatên mîna Çîn û gelek bikirên din yên sereke. Ger pirsgirêk derkeve vî çaxî de henartin gelek kêm bin. Di gel berdewamiya hişkesaliyê li Emerîka Başûr, cîhan pitir piştbijêderên dî dibestît wekû genimê Ukrayna. Wekî ku nûke rû dide berhemnerên din yên mezin Amerîkaya Başûr, Brezîlya û Arjantînin. Ev di rewşekî hişkesalî de derbas dibin. Ji ber vê yekê di wan mehên bihêt de dengasî divarê dexlûdanê de derkeve. Eger gehîştina dexlûdanê ji heremên sereke raweste, ev dê bandorekî mezin çêke û dê bibe sedem ku biha gelek bilind bibe. Pisporê xwarinê Smith bawer diket ku têkçûn û peydakirina dexlûdanê Ukrayna çêdibît mifay bigihînte Rûsya, ji ber ku welatên weke Çîn dibe berê xwe bidete Rûsyada ku dexlûdanê xwe ji wê re bînît. Serokê Rûsya Vladimir Putin û yê Çînê Xi Jinping her li vê dawiyê da peymanek îmza kir ku Çîn razî bû rê li înana germ û cihî bike ji hemî herêmên Rûsya. Ez bawer dikim ku Rûsya her wisa berhemhênereke girîng ya genimî ye. Duwarê çandinê da pigiştî ew ji dereke mezin e. Ez bêjim ku wê bêguman şiyanên tijîkirina wankê masiyan heye yên ku çê dibin ji pevçûna Rûsya û Ukraynayê peyda dibin.
شروع و کار هیوید گن کو تک چوند پیدا کرنا دخلودانی دا درست نبید. یان شیده بیتا قیرانه که خوارنه چید بید نبتنه لوی هرمه لیل همی هرمان. یکیش پیشانگهین هری مزنین اتومبیلان لامریکا باکور او پیشانگه شیکاگو یا 2022 و یکیش تشتین هری بالکش دوی پیشانگه دا او نشاندان اتومبیلن که لسر الکتریکی کار دکن و دی نزیک بگهن ناوندن فروتنی. زور هیا. جیسن ترنبول گوتەبێژ و بەڕێوەبەری فرۆشتنی کۆمپانیای فۆردا ڕکلام بۆ ئۆتۆمبیلێک دەکات هێشتا لە پێشانگەکانی کڕین و فرۆشتن دەست ناکەوێت بەڵام دەیان هەزار کەس چاوەڕوانیەتی زیاتر لە 200,000 کەس ناوی خۆیان بۆ کڕینی ئەم ئۆتۆمبیلە تۆمار کرد. باسی دوایین ئۆتۆمبیلی SUV کۆمپانیاکەیان یاخود ئۆتۆمبیلێکی وەرزشی ناکات بەڵکو باسی پیکابێکی کارەبایی دەکات کە کۆمپانیاکەی خەریکی دروستکردنێتی پیکابەکە ناوی فۆرد F-150 لایتینگە وەکو ئەو پیکابانی ئێستا لە بازاردان بەهێزە و دەتوانێت شت ڕابکێشێت و بار هەڵگرێت. ساڵی 2021 پیکاب یەکێک بوو لە پڕفرۆشترین ئۆتۆمبیلەکانی ئەمریکا بەڵام دیار نییە ئایا پیکابی کارەبایی بە تەواوی دەتوانێت جێگا بە پیکابی بنزین لەخ بکات. بازارێکە زۆر بە خێرایی گەشە دەکات. 2 ساڵ پێش ئێستا پیکاب و ئۆتۆمبیلی کارەبایی وەکو دووشتی دژیەک سەیر دەکران. بەڵام ئەوانەی ئەم پیکابەیان دەوێت وا دیارە بەلایەنەوە ئاسایی بێت هەموو 600 کیلۆمەتر جارێک ئۆتۆمبیلەکەیان چارج بکەنەوە وەکو چۆن پیکابەکەی فۆرد پێویستێتی. زۆربەی خەڵق 400 میل لە ڕۆژێکدا لێ ناخورێت بەڵام دەیانەوێت ئەو تواناییان هەبێت بچن بۆ باکوور بچن بۆ گەشتی کورت و گەشتی درێژ. نیکۆل کراتس بەڕێوەبەری فرۆشتن و گوتەبێژی کۆمپانیای جنرال مۆتۆرزە کە ئۆتۆمبیلی شێڤرۆڵێ یاخود شۆفرلێت وەکو لە کوردی داباوە بەرهەم دەهێنێت. ئەم کۆمپانیای ڕکابەری فۆردە و پیکابی کارەبایی خۆی دروست کردووە. نیکۆل دەڵێت زیادبوونی وێزگەکانی چارجکردنەوەی ئۆتۆمبیل لە ئەمریکا نیگەرانیەکانی خەڵکی لەبارەی کڕینی ئۆتۆمبیلی کارەبایی کەمتر کردووەتەوە. کڕیاران توانە و ماوەی شەحنەکەیان بەلاوە گرنگە. هەبوونی وێزگەی شەحنکردنەوە وەکو بەشێک لە استراتیژێتی گەشە سندنمان و هەبوونی هاوبەشێتی لەگەڵ کۆمپانیاکانی دیکەی دابینکردنی شەحن لە ئەمریکا یارمەتی کڕیاران دەدات ئەو نیگەرانیانیان لەبارەی ماوەی لێخڕینی ئەو ئۆتۆمبیلە کارەبایانەی هەیەە وەلاوە بنێن. وەبەرهێنەرەکانی دیکەش ئۆتۆمبیلی کارەبایی خۆیان دەخەنە بازاڕەوە. تێسلا بەم نزیکانە پیکابێک بە ناوی سایبەر تراک دەخاتە ڕیزی ئۆتۆمبیلە سیدانەکانیەوە کە پێشوازێکی گەرمی لێکراوە. ڕێڤیان بە هەمان شێوە ئەم ساڵ یەکەم وەجبەی پیکابە کارەبایەکانی دەکەوێتە دەستی کڕیاران. بازاری پیکاب لە گەشە سندندایە. زۆر خۆشحاڵم کە لە دۆخی وەچەرخانێکی دیکەین لە پیشەسازی دروستکردنی ئۆتۆمبیلدا. ئێستا کاتێتی تێچووی دروستکردنی پاتری دابەزیوە و ژمارەی وێزگەکانی شەحنکردن زیادیان کردووە. شتێکی حاشا هەڵنەگرە کە ئەم ئۆتۆمبیلە کارەبایانە خواستێکی زۆریان لەسرە. ئێستا پێویستە سەرە بگریت تەنیا بۆ ئەوەی ناوت بچێتە سەرەی ئەوانەوە کە لە چاوەڕوانی پیکابی کارەبایی فۆردان. ئێستا ناو تۆمارکردنمان وەستاندووە. جەختمان کردووەتە سەر جێبەجێکردنی ئەو داوایانی بۆمان هاتوون. گروپێک لە چێژ دروستکەران لە شاریوان هەر هەفتەیەک لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان و لەسەر گێواری دەریاچەیوان خواردنی ناوچەکەیان پێشان دەدەن بۆ ئەوەی سەرنجی هاوڵاتیان و گەشتیاران بۆ لای جوانی شارەکەیان و هەروە خواردنی ناوچەکەیان ڕابکێشن. کۆمەک ئاشفانên bajarê Wanê her hefteyê carekê tên cihekê wiha dîrokî û xweşik xwarinan çêdikin ew bi vê yekê armanc dikin ku hem xwarinên xwe bidin nasîn hem jî van cihên dîrokî û xweza bajarê Wanê bidin nasîn. Îro em li kêleka qeleha Amîkê ne û niha xwarinê çêdikin em binêrin gelo ka de îro çi xwarinê çêbikin. îro em goştê baxçe çêkir yê hestî ser agrê da nîskayê 3 saate dikele em piştek 3 hev pîvaz me dan navda hema tiştekî din tune goştê bexe pîvaz 3 saat 4 saate ser agrê pêje. Van her sê aşpêjan li navenda bajarê Wanê di 2019 da xwarengehek bi navê Xweşxane vekirine û xwarinên herêmê çêdikin.
او به خوارنگی هول ددن ناسنامه باجار خو بدن ناسین. نیسکای 10 ساله دربم خبتین اما 5 ساله باجار وانه خبتن بله بو باجار خو ام خبتن ام سه هاو آشپز حوال دکان ما هست اما 3 ساله ام شغل کن خارنه نه قوشخوان دا چیتکن سر صوبه سر داره و چیتکن آگری داره و دعابه هست دلمه هست کلدوش حلیسه دوین آشپشن خوارنگی قوشخانه داکو زیدتر بالا گروکان بکشن سر خوارنان و خوشکبونا باجار خو هر هفتیه لشنوارک دیروکی آنجل جهک خوشکی خوزا باجار وانه خوارنان چه دکن و سر مالپرین خوین مدیا دیجیتال پار بدکن ام نها ایرو هاتنه کلی آمی که ام هر هفته دشنه جیه کی آرمانجا ما ام دخوازن خوارنه ما بدن ناسی ام دخوازن گوله ما هر داری بدن ناسی ملت در و به بزانن یعنی خوارنه ما چیه آرمانجا ما اوه پشت آماده بونا خوارنه دناوا صوبه دا شیرناهی کلند هات چیکرین و هری داویجی تحین و گوز رجالن سر عارف آستان دنگ امریکا وان لنيو مكسيكو جبر كيمبونا كارمند وماموستين دبستان دور حشته اندام النوبدار الاجتماعي وهيزن عزماني دستي آليكاري دريجي دبستان كر داكو او كاربن كاري خوكو بيويست دما بانديميه دا بردوان بكن اندام نوبدار اجتماعی امریکا سرباز مایکل ستوکویل جاودیریا تخیب امریکا و مکسیک دکر لدما پیلم پنابران برو امریکا دهاتن. هر وصا نوبداری لآواهی قانون دانر ولایت نیو مکسیکو دکر لدما هیرشا مهایی که سال 2021 لواشنطنا پایتخت. در کیویه نهادا ستوکویل آلیکاریا خوندکاران وکو مامستای زانست لدبستان آلما گوردو دکد. چندی از الوی خواندنگه بمینم افده به ارکی من. بدهان سرباز نوبدار اجتماعی و هزن آسمانی لنیو مکسیکو نها به ارک ماموستاین جگر راد بن پشتی تاقی کرن در باز کرین جبر کمبونا هجمارا ماموستایان و زیدبونا پیکفتین ویروسا کرونا دنافواندا. من بخوا بلگه این فرکرنه هنه لی هنه کندن هنه دوی بلگیان ور بگیرن. تو نکاری وکه سرباز گل زاروکان با آخوی دوی تو هشیاری کریارین خوبی. تصالات دارین چندین ولایتین امریکا داخواست دکن ماموستاین جگر وگرنه و دبستانا دگل زیدبونا پیکفتین اوماکرونه. ولایتا نیو مکسیکو بتن داخواز آلیکاری جنوبدارین اجتماعی کرن. لدما یکم جار ستاکویل بجلو برگن لشکری در باسی وانه بوی خویندکاران هزر کرن که او یهاتی بو سردانه. از دروان ناکم. از گلک شاش بوم کسک به جلو برگن لشکری دوانه دبید. لیوی گلک آلی کاریا من کرد. نزیک 8 سربازن خوبخش و خدمت پیشکش خویندکار نیو مکسیکو دکن. او تبلی وانن کرتین پیدوی بو ماموستاین جگر. دا والاهیا کمبونا ماموستاین جبر بلافبونا ویروسا کرونا پر بکن. لدما تاقی کرن کرونا ماموستان نچار دبن نه دبستانه او جا دوید ام وگرین بو خواندن آنلاین از حجینا کم و از نظانم کاس چد کم. فرماندار ولایت نیو مکسیکو لوژین گریشام یا دموکرات داخواز آلیکاری جنوبدار اجتماعی کربو لدما ولایت و حول ددت ماموستایان پیدا بکد. نه هزار درفت این کار پرورده به والاهی هنه او دبیجتن بکار اینانا نوبدار اجتماعی پنگا وکا دمکیه و کار بدست کاری بودام از راندنا ماموستایان و زیده کرنا موچاوان و پیدوین دی دکن. ناسا ئاهەنگی ساڵڕۆژی یەکمی دانیشتنەوە لەسەر ڕووی هەسارەی مەریخ یان باران دەکرێت کە لە کاتێکدا کە دەستپێکی گەشتی ئاسمانی دەگەڕێتەوە بۆ سەرزەوی رووسیا یارمەتی پەنادانی وێزگەی بۆشایی نێودەوڵەتی دەدات و چۆن تەقینەوەی بورکانی ئەم دوایە دەتوانێت ببێتە هۆی ئاگادارکردنەوەی خێراتر لە سۆنامی لە داهاتوودا. ئارەش ئەرەوەسەدی ئەم ڕاپۆرتە ئامادە کردووە و هاوکارمان ڕۆکەنەشەک پێشکەشی دەکات.
وی هفته آژانس اسمانی نتوی ناسا یکمین سالگرا گهاشتنا روبوتا پرسویرنس راور و هلیکوپتر انجینیتی لمارسی پیروز دکه. پسپور دبیجن کاری وان ین گرین به وی آوای دست بیکر. کار به دست ناسای کیلی ستاک دبیجه دما روبوت گهاشت اردا مارسی او لمالی لگه زارکن خوابو. موی دمی پیروز کر بو چند ساعتان لپاشی دویا کو ام دست به کار خواه بکن. me peyam dişan robotê ku çawa xwe amade bike û çawa li ser erda Marsê kar bike. Navê makîneyên ku guheştin Marsê Percy û Ginny ye. Ev her du ji bo karekî 2 salî minakên xwelî tov dikin ku NASA bikaribe jiyana berê lekolîn bike. Li ser Percy de makîneya kolandinê heye ku NASA beriya ku ev gihaş Marsê neceribandibû. Dema me ew dane anîn dinyayê me dît ku destê me da mînakek heye. Em pir şahbûn bû ku kar dikir. Di çarçoveya lekolînekî dîrokiya NASAyê robota Ginny bû yekem firoka fezayî ku firî dinyayekî din. Robotên Ginny û Percy bi hezaran weneyan şandin dinyayê ku endezyar dibêjin ev ê di salên pêş de alîkariya astronotên NASAyê bikin li Marsê ku ajans pêşbînî dike di salên 2030 de pêk were. Robotên Ginny û Percy di nav 2 salên revîtiyên xwe de ji çiye heta çemên kevn lekolînê dikin. Di nûçeyekî din de firoka esmaniya Rusyayê ku bi kel û pelan tijî bû ji Qazaxistanê gihaştiye îstasyona navnetevî ya Walahiyê. Revîtiya vê 2 roj keşandiye ku nêzîkî 3 tonên xwarin, av, neftê û kel û pelên din biriye bo muretebatên Expedition 66. Di heman demî de çend satelayt ku ji Florida hatin avêtin ji Walahiyê ketine xwar. Roketa Astra ku bingeha vê li Kaliforniyayê ji beriya avêtina ber bi Walahiyê hinek pirsgirêk derxistiye û li davî ketiye okyanusê. Ajansa NASA dibêje vê hefte tsunamiyê ku li nêzîkî Tonga qewîmî atmosfera li derîdora dinyayê ku jê re dibêjin ayonosferê hêjandiye. NASA dibêje lekolînkirina guherinên li ayonosferê vê alîkariya avakirina sîstema hişyarî bo tsunamiyê bike. Tevî ku avakirina sîstemekî hê dûr be jî NASA dibêje ev ê dikare çend saetan beriya tsunamiyê hişyarî bide ku xelk ji wan deran werin derxistin. Rûken Işık, Washington. Bîner hêja bi vê raportê em digin dawiya Kurdkonişna îro ta rojayînê silavên hevkarê min Xalid Fetah û Ferhat Felahî li kontrolê û li vir li stûdyo Canî Dîlan û min Salih Demî jê re bo we her şad û bextewar bin. Bimîne xweş.